نەخۆشخانەی وەفایە تایبەت بە چارەسەری توشبووانی کۆرۆنا. لە ئێستادا نەخۆشخانەکە هیچ توشبوویەکی تێدا نەماوە. ماوەی نزیکەی مانگێکیشە بەپێی ئەنجامی پشکنینەکان تەنیا یەک توشبوو تۆمار کراوە. سەرڕای نەبوونی هیچ نەخۆشێک لە نەخۆشخانەکە بەڵام داناخرێت و بەردەوام دەبێت لە خزمەتکردن. بەڵێ لە نەخۆشخانەی وەفا دوێنێ کۆتا نەخۆشمان قاوشی نەخۆشخانەکەی بەجێهێشت، سوپاس بخوا. بەڵام ئەمڕۆ نەخۆشخانەکە شۆرا و تاقیم کرا. نەخۆشخانەی وەفا بەردەوامە لە خزمەتکردنەوە بەردەوامیژە بێت. بەڵێ ئێستا کەیسێگەیە کە داغڵەکرێت نەخۆشخانەی وەفا، بۆیە داواکارین لە وڵاتیان پابندی ڕێنمای تەندروستیەکان بن، چونکە نەخۆشیەکە ئێساش لە نێو خەڵکا ماوە و داواکارین کە خەمسار نەبن بەرامبەری. وتەبێژی تەندروستی هەڵەبجە ڕێنمایی هاوڵاتیان دەکات و دەڵێت بەردەوام بن لە جێبەجێکردنی خۆپاراستن و ڕێنمایەکانی تەندروستی. دەژڵێت خەڵک هۆشیارە و شارەزای هەنگاوەکانی خۆپارێزیە. لە ئێستا لە پارێزگای هەڵەبجە هیچ نەخۆشێک لە قاوشەکانی کۆرۆنا داخل نەکراوە، بەڵام ئێمە نەخۆشخانەکە داناخین و هەر نەخۆشێک خوا نەخواستە نیشانەکانی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنای هەبێت لە بەشی دابڕگەی تەندروستی ناو نەخۆشخانەی فریاکەوتن داخلیەکەین، بۆ ئەوەی کە ئەگەر نەخۆشێک پێویستی بە قاوشی کۆرۆنا بێت ئەوە دووبارە لە نەخۆشخانەی وەفا داخلیانەکەین. هیوادارم کە بەردەوام بن لە پابندبوونیان، هەمویان ئێستا ڕێکارەکانی خۆپارێزی ئەزانن کە لە حاڵەتێکدا ئەگەر دووبارە نیشانەکانی ڤایرۆسی کۆرۆنا دەرکەوت یاخود ئامارەکان ڕویان لە هەڵکشان بوو بزانن کە ڕێکارەکانی خۆپارێزی چیە. بەپێی ئامارەکانی تەندروستی لە پارێزگای هەڵەبجە 7339 پشکنین کراوە، 3099 توشبوو تۆمار کراون، 2955 توشبوو لە ڤایرۆسەکە چاک بوونەتەوە. لەو ڕێژەیەش 153 توشبوو گیانیان لەدەستداوە. بەپێی وتی بەرپرسانی نەخۆشخانەکەش لە داهاتوودا نەخۆشخانەکە داناخرێت و لە خزمەت وڵاتیاندا دەمێنێتەوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.